چارەنووسیم ڕێککەوتنە و هەروەها ئاڵۆزیەکانی نێوان ئەمریکا و ئێران چی لێ دێت. من زیاتر پرسیار دەکەم میوانەکەم بەڕێز عەبدوڵڵا حیجاب چاودێری سیاسی لە ئۆسلۆوە لەگەڵم دەبێت. بەڕێز عەبدوڵڵام کاتت باش. ئەوەی کە ئێستا هەیە گرژی و ئاڵۆزی نێوان ئێران و ئەمریکایە کە بەردەوامە لەلایەکی دیکەوە بارودۆخی ناوخۆی ئێران کۆمەڵێک گۆڕانکاری بەسەردا هاتووە. ئێران دەڵێ لەژێر هیچ فشارێکدا ئامادەی دانوستان نابێت. پێتان وایە ئەو ڕێککەوتنە چارەنووسەکەی چی لێ دێ؟ ڕاست بە پێچەوەنەی ئەو هەڵوێستەیەکی ئێران ئێستا دەریدەبڕێ هەمیشە ئێران لەژێر گوشاردا بووە کە مانەوریدەوە یاوەی هەنگاوێکی هەڵگرتووە یا بەڵێن دەستی کردووە بە دیالۆگ. تا ئێستا ئێران قەت لە ڕۆژانی خۆش ئەو ڕۆژانەی کە هەموو شتێک بە دڵی ئەو دەچێتە پێشێ ئامادەی دیالۆگ یا ئامادەی بڵێن دانەستاندن و ئەمتیازدان نەبووە کەوە بوو ئەو قسەیە زیاتر درشمە تاوەی کە کردەوەی لەگەڵ بێ. بەڵام ڕاستی ئەوەیە کە ئێستا ئێران دەیەوێت پرۆژەی چەکی ئەتۆمی خۆی زیاتر بە کارتێکی نۆڤەک ئەهرمێکی فشار بۆ دەوروبەر بۆ وڵاتانی ژیران و بۆ ڕۆژاوە بەکار بێنێ. ئەوەش زەحمەتە کە بۆی بچێتە سەر. بەڵام کێشەی گرنگ لەوە دەوێت کە ئەمریکا لە هەڵسوکەوتیدا لەگەڵ ئێران تا ئێستا بە شێوەیەکی جددی کە سیگنالێکە جددیتر بە ئێران بدە تا ئێستا هەڵوێستێکی جددی نەگرتووە. ئەوەش بۆتە باسیەوە کە ئێران زیاتر بتوانێت مانۆر بدە و لە بەڵێن بەر ژێرباری مەسئولیت دەستچێ. بەڵێ زۆربەی بوچوونەکان باس لەوە دەکەن کە ئێران لە هەوڵیەوەدایە کە لە سەردەمی ئیدارەی بایدندا بتوانێت ئەم پرسە لەگەڵ ئەمریکایەک لای بکاتەوە لەبەرەوەی ئەگەر گۆڕانکاریەک بکرێت و ئەم جارە سەرۆکی ئەمریکا لە کۆماریەکان بێت وەکو دۆناڵد ترامپ کە 2018 کشایەوە چارەنووسیان بە شێوازێکی دیکەی لێ دێت. پێت وایە بتوانێت سەرکەوتوو بێت لەم هەوڵەیدا یا هەر سیاسەتی ئەمریکا هەمان شتە؟ هیچ شتێک پێشبینی ناکرێت لە پەیوەندیەکانی ئێران و ئەمریکادا. بەڵام ئەوەی کە فاکتە ئەوەی کە لەبەرچەوە ئەوەیە کە ئێران دەیەوێ زیاتر سەردەستی خۆی بسەلمێنێ و زیاتر جێگە و پێگەیەک بۆ خۆی لەو دانستانەدا بڵێن مسۆگەر بکە کە دەرفەتی پێ بدە زیاتر لەوەی کە پێشتر بەدەستی هێنابوو وە دەستی بێنێ. لەلایەکی دیکەوە ئەمریکاش پێخۆش نییە کە لە ناوچەدا ئاژەوەی زیاتر دروست بوو. دەزانێت کە هەر تونند و تیژەیەک لە بەرامبەر ئێراندا دەتوانێت وەزیەت لە منتەقەدا بشێوێنێ و زیاتر بەرەو ئاقارێک بەرێ کەرانە کۆنتڕۆلکردنی بۆ ئەمریکا زەحمەت پێ کەوە بوو هەردووک لە بە شێوەیەک پێیان خۆشەوە بە قازانجی خۆشیان دەزانن کە بە ڕێککەوتنێک بگەن بەڵام بە چ ڕێککەوتنێک و بە چ ناوەڕۆکێکەوە هەر لایەک بە شێوەیەک نزیک دەبێتەوە. بەڵێ بەڕێز حیجاب بە ئێرانی 2015 کاتی واژۆکردنی ڕێککەوتنەکە لەگەڵ ئێرانی 2022 جیاوازە. پێتان وایە گۆڕانکاری ناوخۆیەکانی ئێران بە تایبەتی لە ماوەی 11 هەفتەی ڕابردوودا ئەو خۆپیشاندانانە کاریگەری لەسەر هەڵوێستی وڵاتانی ئەندام لەو ڕێککەوتنامەیە لەگەڵ ئێران دەکات بە تایبەت ئەمریکا؟ لەبەر استراتێژیک بە من پێم وانییە کە کاریگەری کەوتۆی بێ بەڵام لە وەری تاکتیکەوە دەتوانێت یارمەتیدار بێت بۆ ئەوەی کە کێشەکە بە ئاقارێکی دیکەدا بڕوە. ئێرانی ئێستا لەگەڵ ئەوەی کە لە بواری چەک و ئیمکاناتی سەرباسیەوە و لە بواری پیتاندنی یۆرانیۆمەوە چەندین هەنگاو لە پێشترە بەهێزتر بووە. بەڵام ئێران ئێستا لاوااسترە لە ئێرانی 2015 هەم لە بواری دیپلۆماسیەوە لاوااسترە هەم لە بواری پێگەی نەوخۆیەوە لاوااسترە و هەم لە بواری پێگەی سیاسیوە لاوااسترە. لەبەرەوەش من پێم وانییە کە ئێران بتوانێت ئەمتیازی زیاتر ئێستاوە دەست بێنێ. بەڵێ بەڕێز عەبدوڵڵا حیجاب چاودێری سیاسی زۆر سپاس لە ئۆسلۆ لەگەڵ کورد و سامی سوچوار بووی. زۆر سپاس.